نەبوونی بەڕێوەبەرایەتی نەوتوکانزەکان زۆر گرفتی لە ئێمەیەوە بۆ نمونە هاتنی بەنزینی حکوومەتی عێراقی فیدراڵ هاتنی نەوت وە زۆربەی کێشەکانی ئێمە بۆ ئەم بەڕێوەبەرایەتی هەتا مامەڵەی هاوڵاتیانە بێ بڕاتە پارێزگای سلێمانی ئێمە فەرمانی ئەم بەڕێوەبەرایەتیە و بۆ ماوەی 4 ساڵە فەرمانەکەمان هەیە بەڵام بەداخەوە هەتا ئێستا بەڕێوەبەرایەتیە تەشکیلە نەکراوە و دانەنراوە دانانی ئەم بەڕێوەبەرایەتیە زۆر گرنگە بۆ پارێزگای هەڵەبجە لە ڕووی نەوت و سوتەمەنی و هەموو کارێکی هاوڵاتیانیشەوە و زۆر کاراسانی بۆ هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجەیەەکە ئێمە ئێستا لە ڕووی سوتەمەنیوە لە زۆر حاڵەتە هەیە وەکو قەزایەک معاملەمان لەگەڵاکرێت کە بۆ خۆمان هەم لە وەزارەتی نەوتی عێراق هەم لە وەزارەتی سامانە سوشەکانی حکوومەتی هەرێم وەکو پارێزگا ناومان دێت بەڵام ئەو بڕێی کە خۆمان ئەمانەوێت و خۆمان داوایەکەین بەداخەوە زۆر جار ناگاتە دەستمان هەتا ئێستا دوو جۆر نەوتمان وەرگرتووە یەکێک لەو نەوتانە نەوتی حکوومەتی هەرێم و وەزارەتی سامانە سوشەکان بووە بەداخەوە ئێمە غەدرێکی زۆر گەورەمان لێکراوە 2,600,000 لیتر نەوت دراوە بە ئێمە لە هەموو نەوتەکە بۆ نمونە پارێزگای سلێمانی 26 ملیۆن لیتر نەوتی وەرگرتووە پارێزگای دۆک نزیکی 15 ملیۆن لیتری وەرگرتووە پارێزگای هەولێر نزیکی 20 ملیۆن لیتری وەرگرتووە ئێمە 2,600,000مان پێگەشتووە لەو نەوتەی حکوومەتی هەرێم و ئەو نەوتەی وەژبەی دووهەمیش کە بە 90,000 و لەلایەن حکوومەتی عێراقی فیدراڵەوە بۆمانێت ئێمە هەتا ئێستا دوو وەج بە نەوتمان پێگەشتووە نزیکی 1940 ماڵ نەوتمان بەدەست گەشتووە ئێمە یعنی 11 تەنکەر